ئێمە لە ڕاستیە هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی نووسراوەکەەوە بە دوواداچوونی وردمان کرد بۆ بابەتەکە و ئەمڕۆژ لە هۆڵی پەرلەمان بازمان کردەوە دووبارە. بەڕێ سەرۆکی پەرلەمان بە شێوەیەکی فەرمی ڕای سپاردینەوە و لیژنەی ئەوقاف کە ئەبێ بە دوواداچوون بکەین بۆ ئەو بابەتەوە وەڵامەکەیشی لە پەرلەمانی کوردستان باز بکرێ. پەیوەندیم بە وەزیری ئەوقافەوە کرد بۆ ئەو بابەتە و نیگەرانی موسڵمانان کە ئەو بەڕاستی نیگەرانێکی ئێژگار گەورەی لێکەوتوتەوە و بە تایبەتی کەسێک لە کەناڵێکی فەرمیەوە کە بڵێن وەزیفەیەکی باڵایشی هەیە لە وەزارەتی ئەوقاف ئەوە بوو هەندێک بابەتی وروژان کە بەڕاستی زۆر جێگەی نیگەرانێکی زۆر گەورە بوو کە ئەویش ئەوە بووتی لە هەندێک لەو جێگانەی کە جێگەی تەحفیزی قورئان و فێربوونی قورئانی پیرۆزەشتی خراپ کراوە و خەڵک براوەتە ژوورە و ئەو بابەتێک کە بەڕاستی زۆر نیگەرانێکی زۆر گەورەی لێکەوتەوە هە لە هۆڵی پەرلەمانیش تەمەن من ئاماژەم پێکرد کە ئەوە دەبێت داوای لێبوردن کە لە موسڵمانان بۆیە ئێمە لە کۆی بابەتەکە بڕیارماندا کە هەر ئەمڕۆ دائانیشین لەگەڵ وەفدێکی لیژنەی ئەوقاف لە پەرلەمانی کوردستان لەگەڵ وەزارەتی ئەوقاف بەڕێز وەزیری ئەوقاف دائانیشین و وەزیری ئەوقاف وعد و بەڵێنیندا کەوتی بەسەر چاو مامۆسا بابەتەکە بە جۆرێک لێ ئەەکەین کە هیچ سانسۆرێک نەمێنێ لەسەر هەر کەسێک کە بێ فێری قورئان بێ یان خەڵک فێرکە مەدرسەیەکی تەحفیزی قورئان یان لەبەرکردنی قورئان فێربوونی قورئان دابنێت.